بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی یەکەم 1930 بۆ 1958. یەکەم ڕاپەڕینی بارزان 1930 بۆ 1932. کتێبی سێیەم 1945 بۆ 1958. بەشی پازدەم. یەکگرتنەوەی خێزان. یەکەم کاری ڤینۆگرادۆڤ پاش گەیشتنە تاشکەند ئەوە بوو ڕۆژی 1 نۆی 1951 باڵەفڕێکی تایبەتی نار بە دوای بارزانیدا و زۆر بە گەرمی پێشوازی لێ کرد و لەم کردەوانەی کراون داوای لێبوردنی کرد و گوتی مۆسکۆ زۆر بەداخەوەیە بۆ ئەوەی کراوە و بڕیاری داوە چاو بە هەموو بارێکی بارزانیەکاندا بگێڕێتەوە. ئەو مانگرتنانەشی بۆ باس کرد کە هاوڕێیەکانی هەر دەستەیە و لە شوێنی خۆیدا کردویانە و ئەمە بە تاوانی گەورە دێتە ئەژمار بە پێی یاسا. بەڵام کاربەدەستان چاوپۆشیان لێکردوون و لەبەر ئەوەی دەزانن چەندیان ئازار و دەربەدەری دیوە. ئەم جا داوای لە بارزانی کرد نامە بۆ هەموو لایەنەکان بنووسێ و دڵنیایان بکە کە بەدەستەوەی بەم نێزیکانە هەمویان یەک بگرنەوە و باری ژیانیان باشتر دەکرێ و لەو بارەکە سیاسی تێیدان ڕزگاریان ببێ. باڵەفڕێکی تایبەتیش نێردرا شێخ سولەیمان و هاوڕێکانی لە سەمەرقەندەوە هێنایەوە. باڵەفڕێکی تر ئەسعەد خۆشەوی و هاوڵەکانی لە دوورگەی مۆنیا گێڕایەوە تاشکەند. ئەمجا دەست کرا بە خڕکردنەوەی پەرژ و بڵاوەکانی تر لەم لاولادا تا لە کۆتایی مانگی تشرینی دووەمی ساڵی 1950دا گەشتیان هاتنەوە یەکجێ. خانوویەکیان لە پەڕگەی شاری تاشکەند بۆ بارزانی دیاری کرد. بۆ ئەوانی تریش جێگەی نیشتەجێی لەبار و ڕەحەتیان لە شاری ڤلیڤیسکی بۆ دیاری کرا کە نێزیکەی 50 کیلۆمەترێک لە تاشکەندەوە دوورە. حکوومەت بنکەیەکی هاوکاری بۆ دابین کردن. کارچی پێویستی ژیانە تێیدادانە. مانگانێکی باش بۆ بەتەمەنەکان بڕایەوە و لاوەکان خرانە ئامۆژگە و کۆلێج. دیسان خێزانیەکی گرتەوە و پەردە بەسەر ناخۆشترین قۆناغی پڕ لە ژان و ئازاردا دادرایەوە. پاش زیاتر لە 2 ساڵ لێکتر دابڕان بە هاتنەوە و یەکتر بینینەوە شادی و خۆشیان بۆ گەڕایەوە و کەوتنە گێڕانەوەی ئەو هەموو کۆڵۆلیەی تێی کەوتبوون و ئەو کارە گرانانەی بەسەریاندا درابوو. بارودۆخی ژیانیان باش بوو واجەی خۆی گرت. قوتابیەکان کەوتنە سەر خوێندن و ئەوانی تر خەریکی کاری کشت و کاڵی سووک بوون. هەندێکی ژنی سۆڤێتیان مارە کرد.